بینەرین هێژا وەکو دەزانن هونەرا شێوەکاری ڕۆلێک پڕ گرنگ دی دیرۆکا مرۆڤان de لیستیە گۆ gelek ji dîroka mirovan gihiştî destê me biriya şêwekariyê de. Ji nav vanan jî hunermendê Kurdanê got roj bi roj rewşa Kurda çopînin dixwazin got ew rewşa han di hunera xwe de bînin ber çavan. Yek ji wan hunermendan Namۆ ڕۆستەمê got xwe ji xelkê bokan e lê li bajarê Hewlêrê dijî li wê de him mamostayê hunerî him jî hunera şêwekarî dike. Mexwaz got em ronî bînin ser xebatên wî û nerînê wî di derbarî kar û xebatên şêwekariya Kurd de. Namۆ niha mêvanê bernama min e. هونەرمەندێ شێوەکار Namۆ ڕۆستەم gelek spas بۆ beşdarîbûna te bernama me. سپاسان دەکەم سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی دەنگ و ڕەنگی کوردی ئەمریکا. سپاس. Ez berî her tişî dixwazim wekû hunermendekî şêwekar ji te bipirsim ev bandor karîgeriya ڤایرۆsa kۆrۆna li ser xebatên te ji ber got min çopand karekî gelekî yanî bihêz te dikir. Di ev dema hanê defserê salekî gelek şûn hatine girtin û kar û xebatên hunerî jî hatin rawestandin. Çi qise bandor te kir te çawa danûsandin di vê dema hanê bi hunera xwe dikir? بێگومان ئەم هاتنی ئەم پەتایە کۆڤید-19 بربەستێکی زۆری بۆ ئێمەدانا بە تایبەت لە بابەتی هاتوچۆی هونەری و هەروەها دیداری پێشانگاکان و چالاکی هونەری ئەمانە بربەستی بۆ دروستکردین نە هەر بۆ من بەڵکە مە بوو بە شتێکی جیهانی و عالەمی لەبەرەوە ئێمە لە سووچی ماڵەکان نەماینەوە بەس نەمانویستکە بێسلا هەروە پەسیڤ بین دەسم کرد بە چالاکی هونەری و بێسلا بە جۆرێک لە جۆرەکان منیش دەمیستکە سوود ببینم لەو مەسەلەیە لەو قەزیە ئیترەوە بوو کە هەر لە ڕێگای مۆبایلەکەی خۆمەوە بێسلا کۆمەڵەکاری دیجیتالی و ئەوانەم ئەنجامدا و هەڵوێستی خۆم سەبارەت بەم قەزیە لەو بابەتەدا دەربڕیوە کە بوون بە نزیکەی تقریبا 18 دانە کار زیاتر بوو. Belê aliyê bêjin wekî dinê di jiyana te de tu ne hunermend şêwekar yanî karê şêwekariyê tenê dikir tu mamostayê hunera şêwekar jî li Hewlêrê. Dixwazim ev girêdana di nav got yek hunermend dibe û di heman demê de bibe mamoste bi hunermenda çê bike. Çawa ev tecrüba hanê ji te re taybet jî got tu ne li wê ne xelkê wê devereyê tu ji deverek din hatiyê hatî li wê de tu danûsandinê şagirtar dike bi mamostayê hunerî dike. Çawa ev tecrüba hanê got hunermendek dibe mamostayê hunerê? بێگومان مامۆستایەتی لەوانەیە لەگەڵ هونەرمەندبوون جیاواز بیت ئەنی کەسێک کە هونەرمەندە بابەتی دەروەستەبوون لەوانەیە وەکی مامۆستایەک ئەو دەروەستەی کۆمەڵێک شت نەبێت هونەرمەندبوون قەزیەیەکی ترە و مامۆستابوون شتێکی تر. بەڵام من بەپێی ئەوەی کە هەستم دەکرد کە چ لە دیوی ڕۆژهەڵات و چ لە دیوی باشوور ئێمە کە مایەسیمان هەیە لە بابەتی ئەوەی کە لە بابەتی پەروەردەکردنی فێرخوازانی هونەرەوە و ئیتر منیش بەپێی ئەو ئەزمون و تەجروبەی کە بوو مەساڵانی زۆر ویستم کە ئەو ئەزمون و شتانەی خۆم پێشکەشی جیلی نوێ و نەوەی نوێ بکەم. ئەمە دەرفەتێکی بۆ من خۆقان بە خاطرەوەی کە من شاهادەکەشم هەر ماستێر بوو لە سولێمانیە دەرسم کتەوە ساڵی 2005 بە 2006 پاشەوە بەپێی پێویست داوایان لەمە کە من بچم بوو هەولێر. ئیترەوە پاشی ئەوە من نزیکەی ئێستا 15 ساڵ دەبێت لە هەولێر وانە بە فێرخوازانی هونەر دەڵێمەوە. Di hunera te de kek Namۆ hunera ya got em dibînin yanî şêwazên got tu kar dikir tu ne tenê karê em bêjin klasîka şêwekariyê dikir tu karê installation jî kar kirine karê dijîtalê û peyker jî em bêjin te gelekî destê xwe berdayî nav şax û baxên hunerê. Dilê di nav karê te di tiştekî balam kişandiye ez dixwazim vê bêjim berhemên te li ser mirov disekine mirov navenda karê te li ser mirovan hunera xwe ava dike. Yani tu derbasî heger tu carna nêzîkî abstrakt bibijî lê mirov dimîne serekî. Tu fikir derbas dike lê mirov dimîne serekî. Ew ji kûî de tê ev girêdana han ji bo got mirov bibe navend di hunera te de. لەبەر ئەوەی کە ئەوەی کێشەکانە بە تایبەت ئێمەی کورد کێشە بۆ ئێمە خوڵقاوە
ئەمانە گشتی بوون بە هەوێنی ئیشی من و ئەوەی کە بێتە هەڵوێستێکیش سەبارەت بەم کارە ساتانەی کە بەسەر گەلەکەماندا دێت دەنا منیش بەر لەوای کە بێسلا ساڵانی یەکەم و دووەم و ئەوانەی ئێمە وەکو ئەزمموی کاری هونەریمان دەچوینە ناو دەرودەشت و ئەمانە لەگەڵ مامۆستای عزیز و خۆشەویستم مامۆستا مستەفای شێرزاد کە زۆر ئەزمون و تەجروبەم لەو بەڕێزە وەرگرتووە و پاشان کە لە ئاکادمی خوێندم بۆ خۆم تقریبا نزیکەی 34 ساڵ 33 ساڵ لەوە پێش لە داران خوێندومە دەچوونە دەرێ ئەزمونمان دەکرد بەڵام ئەو ئەزمونانە کە وەکو کاری سروشتی و ناترال و ئەمانە ئەنجاممان دەدا ڕاستەکەی تیمنیەتی منی نەدەشکان بۆچی چۆن مە قسەی زیاترم پێبوو لەسەر ئەوەی کە کارەساتی هەڵەبچە خوڵقا بوو و زۆر مەسەلەی قەزیە ئەنفال و کۆمەڵکوژی و ئەمانە کە لە باشوور ڕوویدا و لە لای خۆشمان لە ڕۆژهەڵاتیش دیسان کۆمەڵکوژی کراوە لە گوندەکانی قارنێ و قەڵاتان و هیندرقاش و هەروەها بۆردمانی کیمیایی سەردەشت و ئەمانە کە ڕوویدا دیم قەزیەکە قەزیە مرۆڤە لەبەرەوە ئیتر زۆربەی کارەکانی من بەرەو ئاراستەی ئەوە چوو کە من ڕووی قسەم لە مرۆڤ بێت بابەتی من بابەتی مرۆڤە کێشەکانی مرۆڤە ئەوە حقیقەتەن هەم لە بابەتی مەسایلی وەکو بڵێ کۆمەڵایەتیەوە هەم لە بابەتی پۆلیتیکی و سیاسیەوە ئەم شتە بەسەر ئێمەدا داسەپاوە ئەمنیش وەکو کەسێک کە هونەرمەندێکی بە هەڵوێست ویستومە کە هەڵوێستی خۆم پیشان بدەم سەبارەت بەم ڕووداوانەی کە بەسەر ئێمەدا دەیهێنن پرسێک لەوێدا پرسا سەرگۆ هونەرمەند پەیوەندیە هونەرمەند بە سیاسەتا یەکسەر چاوەکار خۆشی ڕزگار بکە یعنی ئاناتە بەحسا بویێرا کرد بێرێن بسەری کووردا هاتنێ و دکارێتە بەرهەمێتە دیار دەبنە تشتیانی جارنا دەبووە پۆستەرێکی سیاسی هەگەرمێژن هونەرمەند گۆنیزیکی سیاسەتی پڕ ببێ دەبووە پرۆپۆگەندا ژێ سیاسەتێرە هونەرمەند چاوەکار خۆ بپارێزێ نەبێ دەستەک یان ئاڵاوەک دەستی سیاسەتێ دێ کار بە هونەرا خۆ ئاوایەکی باش و زەلال دیار بکە وج بۆتە چاوای ئەو تەجریبە بێگومان پێم وابێت لە دنیای ئەوڕۆدا کەس بەبێ سیاست یعنی ناتوانێت یعنی هەنگاو هەڵبنێتەوە سیاست زۆر تەبعاتی خۆی هەیە یعنی لایەنی خۆی هەیە یەکەوەی کە لەسەر ئێمە ئەو سیاستانە بەکاردێنن و پاشێ ئەمە چۆن سیاستێ بەکاربێنین کە ئەم کارگەری ئەو سیاستانی کە بەسەر ئێمەدادێنن لاوازی بکەین ئەویش بە ڕوونکردنەوەی خەڵکیە بەڵام ئەوەی کە من سیاسی بیر دەکەمەوە لەگەڵ ئەوەی کە بۆ خۆم بچمە ناو تەشکیلاتێکی سیاسیوە ئەمە جیاوازە ئەمە قەت نەمویستووە کە بۆ خۆم شخصی بچمە ناو تەشکیلاتێکی سیاسیوە لەوانەیە من فکری سیاسی خۆم ببێ بیر و بۆچوونی تایبەتی خۆمم ببێت بەڵام نەچوومەتە ژێر ڕەچێفی هیچ بیر و باوەڕ و ئەندیشەیەکی سیاسیەوە بۆەوەی کە من ئازادی ئەوەم ببێت کە ڕەخنە بگرم لە بێسلا لە بیر و بۆچوونی سیاسیەکانی خۆمان ئەم دەرفەتەم بۆ خۆم هێشتوتەوە کە وەکی هونەرمەندێکی سەربەخۆ و ئازاد و فری کە من بتوانم ڕەخنەیان لێ بگرم و ئەم ڕەخنانەی منیش ڕەخنەی ڕوخێنەر نەبێت بەڵکە ڕەخنەیەک بێت کە بۆ چاکسازی و بۆ دروستکردن و بۆ بێسلا خۆڕێخستنەوە بێت کارەکەی من لەو بوارەتدا بووە بەڵام من پێم بێت کە لە دنیای ئەوڕۆدا تەنانەت ئەو شخصی وا لە گوندێکیشدا دانیشتووە کارگەری مەسائلی منتەقەیی و سیاسی و ئەمانەدا بەسەریدا بێگومان زاڵ دەبێت و ناتوانێت لە مەسەلەی سیاسی خارج بێت لەبەرەوە ئیشەکانی منیش هەڵوێستی سیاسی تێدایە من دوور نەبووم لەو قەز بەێ پرسێک دنیا ئاناتی بلو بەرچاوان دەبەحسا تشتا کرد دڕەوشا کوردادە بێژن کاری شێوەکاری هونەرمەندا بگشتی و کاری شێوەکاریژ یعنی شێوەکاری وەک ڕێکەیە ئەم دیرۆکە هونەرێ جێمزان پێ ینی یەک جوان کەسانێ نافدار پیکاسۆ کاری بۆ چیرۆکێک سیاسی چیرۆکێک لە دژی شەر بگینە سەرانسەری جیهانێ گۆوی تابلۆیەکی کاری بووە چیرۆکی بێژ و گەلک هونەرمەندێ دنجی تەجروباوانە لە سەرانسەری جیهانی هەیە گۆ تابلۆیەکی کاری بۆ کێشەیەک سیاسی بینن بەرچاوان و دیار بکەن ji بۆ کووردا ڕۆلا هونەرێ هونەرا شێوەکاریە چاوایە تبینە گۆ هونەر دکارێ ئەو کێشەیە کوردی یانژی ئەو تشتێتە بەحس کرد قیرانێ بسەرێ کووردا هاتنێ کاری بوو خەلکێف پارڤەکێ بگینە ئاستەکێ گۆ خەلکتێ بگێژن چ بسەرێ کووردا هاتی یاد بینە یا هونەرمەندا تەنێ یعنی هونەرمەند دەربرینیە خۆتینە بەرچاوان
بێگومان ینی ئەو کارێک کە پیکاسۆ کردوێتی کارێکی یەکجار مەزنە ئەو قەزیەی کە لە گوێرنێکا ڕوویدا بوو ئێمەش بە شێوەی خۆمان هونەرمەندانی کورد هەر کەس و بە شێوەی خۆی و بە بیر و بۆچوونی خۆی ئێمەش هەڵوێستمان بوو تەمان دیارە پیکاسۆ هونەرمەندێکی ناسراوی عالمی و جەهانیە لەوانەیە منی هونەرمەندێکی کە لە منطقەیەکی بێسلا لۆکال و داخراوی ناوچەیەکە پیشەکەم دەنگم بە ئەندازەی دەنگەی پابلۆ پیکاسۆ بەرز نەبێتەوە ئەو ئیمکانیاتەی کە بۆ پابلۆ پیکاسۆ خڵقاوە بۆ من ئەوە نەبووە بەڵام ئێمە کەم تەرخەم نەبووین سەبارەت بە دەربڕینی بێسلا ئەم ئازارەی کە ملەتەکەی ئێمە چێشتویەتی و من هەستم بەوە کرد هەستم بەو ئەرک و مەسئولیەتە کرد کە بەشێک لەوە بێسلا شانی بدەمە بەر و هەرچەند کەمە قەترە بە دەریایە بەڕاستی ئەم کارە ساتانەی کە بەسەر گەلەکەماندا هاتووە لە چوار پارچەی کوردستانە ئەوەی کە من ئەنجامم داوە یعنی دڵۆپێک بە دەریایە بەڵام حولم داوەکە ئەوەندەی کە لە توانامدایە لە هەست و توانستی خۆمدایە ئەنجامی بدەم و بەشێکی دیکەی زۆریش کەوتۆتە سەرشانی هونەرمەندانی تر کە ئەوە ئەنجام بدەن بەڵام یەک بابەت من دەمەوێت ئەرزی جەنابەت بکەم ئەوەی کە بۆچی ئێمەی هونەرمەندانی کورد بەتایبەت هونەرمەندانی کورد ئەم مەسئولیەت و ئەم ئەرکیان لەسەرشان بووە ئەمە کە لە کاتێککە لە تاران دەماخێند کەسانی وەکو مەسەڵەن کاکادی زیادینی و مادی زیادینی و کاک ماشاڵای محەممەدی و ئاغای خەلیلی فەرد و کەسانی دیکەش بوون کە لە سنە و لە شارەکانی دیکەشەوە لە ساقز و ئەمانەوە کە لەوێ دەماخێند کە پێشانگایەکمان دادەنا پێشانگاکە جەمعیش بوو یعنی هی تەواوی هونەرمەندەکانی فارس و تورک و ئەمانەشی تیا بوو خێرا دەیانزانی ئێمە کوردین یعنی هیچ وەکو بڵێ هەتا واژۆشمان نەکردبێنیان ناسیبێت دەیانزانی کە ئێمە هونەرمەندانی کورد بەڵێ بە دیار بوو هەم بە جۆری ڕەنگەکانی وە هەڵمان نەبژارد هەمیش بە جۆری فڵچە لێدانمان و هەروەها بەو بابەت و مۆزوعاتانەی کە هەڵمان نەبژارد جوان دیار بوو کە ئەمانە ینی بێ ئەوەی کە ئێمە بیڵاندی کودەوە هینی کوردەکانن وە کوردەکان دیار فارسەکان ئەم کێشەی ئێمەیان نەبوو زیاتر ڕویان نەکردە سەر مەسەلەی سوڕەئالیسم و ئەوانە و شتایەکە یا هایپەرئالیسم بوو یا سوڕەئالیسم و ئەمانە ئیشیان دەکرد مەسەڵەن لەسەر سێ و لەسەر لاندسکەیپ و لەسەر شتایەکی ئاسایی کە کێشەی کەمتر تێدایە بەڵام ئێمە کێشەمان بوو ئەو کێشانەمان پیشان دەدا جا ئێستا ئەگەر تەنانەت هەتا ئەگەر ئیستیلایفێکیشمان کار بکردایە ڕنگدانەوەی ئەم ئازار و ناڕەحەتیە لە ناو ئیستیلایفەکەشدا هەر دیارەکەوت یعنی بە زەرەباتێک کە لێمان دەدا بە ئەو ڕنگانەی کە هەڵمان نەبژارد دیار بوو کە ئێمە مشکلەمان هەیە بەڕاستی کێشەمان هەیە و ئەو کێشانە ناڕاستە خۆ یعنی هەتا ئەگەر نەشمان ویست بێت خۆی ڕنگدانەوەی لە ڕەنگەکانە بوو لە جۆری فڵچە لێدانە بوو لە کۆنتراستەکانە بوو لەمانە خۆی دیار لە مۆزوعەکانە بوو ئەوە بله جالیه هنرا کردی یعنی بیشن امناوه کی ناو دقیقا بادن بیشن هنرا کردی هونەرمەندی کورد یعنی هونەرمەندی کورد تا آنا ناو جی گوتن لهر درکی گو درنه تایبەتمەندیەک یا هونەراوان هەیە و بڕاستی هونەرمەندنی سەرکەفتینی جیزانن باش ڕەنگا بکاربینن ئەم بێژن شێوازە بکارانینا تابلۆیا کلاسیک گەلێکی باش بکارتینن لێ بەلێ هونەرا کوردی هی نەهاتی ئاستەکێ گۆمەرە بێژ ئەو هونەرا کوردیە یان جی نەکەتی ئاستین جیهانی دە گۆ کاربێ ڕێ لە پێشیا هونەرمەنداوەکە ژعالیەکی دە یعنی دەبێژن هونەر لە پێش دەکەوێت دەما گۆ رەخنە لە پێش دەکەوێت یعنی لە ئەوروپا دەستپێکا چرخی بیستا لوێدا هونەرە گۆل پێش دەکەت لە پاش وێنا رەخنەبانی گەلێکی باشە بۆ رەخنە دەکردن لە گۆر وێنا لە پێش دەکەت یا کووردا چاوات بینێ یعنی ئەو تشتا دناو کورداد هەیە دیالۆگێک هەیە گۆ هونەرا کوردی لە پێش دەکەوێ خۆ بە پێش دەبێ یان نا بێگومان هیچ وڵاتێک ناتوانێت بەبێ بێسلا ڕەخنەگرتن هەڵسەنگاندن لە هەموو بوارەکانە نە هەر بواری بەڵام هونەر لە هەموو بوارەکانە ئەگەر تۆ لە کۆمەلگایەکی داخراودابی تەنیا یەک گوتار ببێت و ئەو گوتارە گوتاری زاڵ بێت ئەتۆ ناتوانێت ینی لەو فەزایەدا ئیشی نوێ بکەی یاخۆت نوێ بکەیەوە یاخۆت ئاپدەیت بکەیەوە لەبەرەوە ئێمە پێویستیمان بە فەزایەکی دموکراتیکەیە بە کەش و دۆخێکی
ئازاد هەیە کە لەوێدا بتوانین ڕخنە لە یەکتری بگرین ڕخنە لە سیستەم بگرین بۆ بەرەو پێشچوونی زیاتر و بەوە دەوڵەمەندبوونی زیاتری خۆمان بەڵام بەداخی گرانەوە پەروەردەی ئێمەی کورد پەروەردەیەکی لەسەر سیستمێکی عەشیرەتی دەڕوات و ئەو مەسەلەی عەشیرەتی بوونە باعثیەوە دەبێت کە نەتوانی ڕاستەوخۆ لە کەسی بەرامبەرت ڕخنە بگری ئیتر ئەوە دەبێتە بۆتە بە کەلتورێکی پشتەمە لە قسەکردن و ئەمانە بەداخەوە بەحسێکی ئەخلاقی دێتە گۆڕێ وای لە هاتووە کە لە پشتەمەلی یەکتری بێن بە گفتوگۆش نە بە نووسین بەداخی گرانەوە نە ئەوەی کە دەستی نووسی نیشمان بێت و کە بتوانین لە گوڤارێکدا لە جەریدەیەکدا ئێمە بێنین ئەوە هەڵی سەنگێنین یا بینووسین وەکو مەسەلەیەکی ڕەخنەیی زۆر گرینگە ئێمە بینە ناو خۆناغێکی تازەوە کە بتوانین من مەسەلەن بێم لە هادی کاکادی زیادینی مامۆستایەکی گەورەیە بەڵام ڕوانگەی خۆمم هەبێ کە نسبەت بە کارەکانی بتوانم ڕەخنەی لێ بگرم یا لە بەرهەم حاجۆ یا لە فڵان کەس بەشەکانی دیکەی کوردستان کە بتوانین لانی کەم لەگەڵ یەکتری دابنیشین وە گفتوگۆیەکی هونەری بکەین بەداخی گرانەوە ئەو شتە تا و پێستانە ڕەخساوە نەبووە ئەگەر بووشە لە بازنەیەکی تەنگ و تەسکدا بووە و ئەوە نەیتوانی وە کاریگەری هەبێت بەسەر هونەری کوردیدا ئەوە بێت بەڵێ ڕاستە ئێمە لە تەواوی بوارەکانی دیکەداوەینێ وەکو بڵێن هونەری لاساییکردنەوە یا تەقلیدکردن ئێمە بەرهەڵ وەکو هەر ملەتێکی دیکە پێویستیمان بۆ لاساییکردن و تەقلیدەش بووە ئێمە لە ئەگەر پاشی ڕێنەسانس ئەگە تەماشا بکەی یا خودی لە سەردەمی ڕێنەسانسیشدا هونەرمەندانی گەورەی وەکو لێۆناردۆ داڤینچی وەکو مەسەلەن مایکەلانجێلۆ و کەسانی دیکە هاتوون لە تەسیری لە هونەری بەر لە سەدەکانی ناوین لە پەیکەرەی لاوکۆن لە هونەری هیۆمانیستی ئەو دەمە وەرگرتووە بەڵام هاتووە چیە کردووە بە مڵکی خۆی یعنی خۆی بۆتە سنتێزێکی نوێ بەتوانیوەتی شتی پێ زیاد بکە شتی لێکەم کاتەوە تا بێتە مڵکی بڵێنەمە کاری مایکەلانجێلۆیە یا تۆ مەسەڵەن ڕۆدان ئەو پێکەرسازە گەورە هاتۆ کاریگەری مایکەلانجێلۆ ئەمانی بەسەرەوە بووە یعنی تەقلید تا ڕادەیەک پێویستە بەڵام پاشی ئەوە دەبێت ببی بەخۆت یعنی ڕێباز و شێوە تایبەت بەخۆتت ببێت چون بەرحاڵ تۆ کەسێکی دیکەی لە سەردەمێکی دیکەدا دەژی تایبەتمەندی خۆتت هەیە و دەبێت ئەمە بێتە مڵکی تۆ و قەڵامی تۆ و دەستی تۆ و فڵچەی تۆ جا بەداخی گرانەوە جاری ئێمە زۆرمان ینی ماوە من پێم وابێ ئەگەر زوو شوەخۆ نەکەوین ینی کاری هونەری ئەنجام نەدەین و خۆمان ماندوو نەکەین و بەدوای بیرۆکەیەک یا لانی کەمی ئەگە بیرۆکەکەش نەبێ یا فەلسەفەیەکیش نەبێت کە ئێمە دەستی پێوە بگرین وەکو قولابێک وەکو فلانێک وەکو مەسەن تۆ تماشا دەکەی فڕۆید کە هات فڕۆید کە باس لە لایەنی شاراوەی مرۆڤ دەکات ئەوە بوو کە کاری ئسکەیسکردن و ئەم هێڵکاریانە کە بۆ کارێکی ئیجرایی گەورە ئەنجام درابوو دیتیان چون تماشایان کرد کە بابە ئەو کارانەی کە هونەرمەندەکە لە ژووری شاراوەی خۆیدا ئەنجامی داوە لە کاری ئیزرایەکە زۆر پڕ ئەحساستر و پڕ هەسترە هات نرخی بدا یعنی ئەم فکرەی نوێیەی کە فرۆید باسی کرد لە بابەتی ئەم مەسەلەی ئێگزیستەنسە یا وجودا کە باسی دەکات کە لایەنێکی شاراوی هەیەەوە ئەو لایەنە شاراوی پێویستەکە لەسەری بکۆڵینەوە ئەوە بوو کە نرخیدا بە کاری ئسکەیس جا ئسکەیسی بە قەڵەم بێت یا ئسکەیسی ڕەنگی بێت یا فلانمانە دیان کە ئەم ئسکەیسانە زۆر بەقووەترن تا ئەو کارانەی وە کارێکی ئیزرایی لەسەر دیوارێک یا لەسەر لەو حەق ئەنجام دراوە لەبەر ئەوە من ئەگە بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابێت بە خاتری ئەوەی کە ئێمە کیانێکمان نەبووە ئێمە بەداخی گرانەوە لە سەدەی 21دا ئێمەی ملەتی کورد مەباسی ئەوە دەکەم لەسەر خاک و وڵاتی خۆمان وەکو قەرەجمان لێ هاتووە پێویستی بە دڵسۆز هەیە پێویستی بە کەسانێکی دڵسۆز هەیە کە ئێمەی هونەرمەند بلاوێنێتەوە حمایەتمان لێ بکە پشگیریمان لێ بکەن بەڵام بەداخی گرانەوە چون ئەم سیستەمە نەبووە و ئێمە لەسەر خاکی خۆمان ئاوارەین لەبەرەوە شتەکانمان پڕش و بڵاوە یعنی تۆ مەسەن تۆ تماشاکە هونەرمەندانی مە زۆری چوونەتە دەرەوەی وڵات ئەمە یەکیان جەنابتی بۆ خۆتی چوێتە دەرەوەی وڵات یەکێکی دیکە لە ئەوروپا یەکە لە فەڕەنسا یەکە لە فڵانێن ئەگەر جوان کەک نامۆ شتێکی دن هەیە ئانا ئەو دەبحساب کێشەیە دەکە وەکی دنێژی ینی
الوڵاتین ئەوروپا و وڵاتین عەرەبی ژیر گەلک وڵاتە ڕاستی هونەر ئیدی لە پێشکەتی بووی بەشێک ji کارسازیەvê یعنی پرا قەزەنج dike û ji ber wilo jî huner li pêş dike bûyî beşek ji karê bazirganiyê. Di nav Kurda de em dibînin yani rewşa hunermendê me rewşeke gelekî alozê هونەرمەند nikare ji berhema xwe nan bixwe, nikare ji berhema xwe serfiraz bijî. Ji ber lo pir zehmetiya dibîne û aliyê desthilatê em bêjin bi çi rengî bi ji partiyên siyasî bin, ji şêwazên hikûmetê bin, nizanin çawa danûsindinê bûyer bikin. Di nerîna te de rêk heye got karibin guhertinekê bike. Yani hunera Kurdî bide pêş, partiyên siyasî em bêjin desthilata Kurdî karibe rê û danûsindinê bi hunerê bike. بێگومان دەبێت لە شوێنێک ئێمە دەست پێ بکەین یعنی پێویستە بەوەی کە ئێمە بیکەین بە کەلتوری بە بازاڕیکردنی هونەر تەنانەت کەسانێکی دیکەش بن کە بێن ببن بە مێدیۆمێک لە نێوان هونەرمەند و خەڵکانی کە بێسلا وەکو بڵین سەرمایان هەیە خاوەن سەرمایان کە بتوانێت ئەوە بگەیانێت بە یعنی بیکە بە بازاڕیکردن هونەر بفرۆشتێ کاری هونەری بفرۆشتێ بچێتە ماڵەکانەوە نەتەنیا هەر بۆ سەرمایەدار و دەوڵەمەندەکان بەڵکە بەشێکیەوە دەتوانێت لە ڕێگای ئەوە بێت کە ئێمە جداریات بکەین لەسەر پردەکان لەسەر جسرەکان لە شوێنی گەشتی عمومی کاری هونەری ئەنجام بدرێ بۆی کە مناڵێکی فەقیر و هەژاری هینیش بێبەهرە نەبێت لە کاری هونەریە مۆزەخانەکان ئێمە پێویستیمان بە مۆزەی بەردەوام و مستەمەڕ هەیە کە بەرهەمی هونەرمەندانی چوارپارچەی کوردستان مەسەلەن بۆ نمونە لە هەرێمی کوردستاندا کە ئێستا شوێنێکی ئەمینە لێرە ببێت بۆ ئەوەی کە ببێتە مەرجعیش ئێمە ئێستا لە کۆلیژی هونەرە جوانەکان پێویستیمان بە شوێنێکەیە کە تەلە بە قوتابی فێرخواز بچێت ڕجۆ بکات بەو شوێنە و ڕسالەی خۆی لەسەرەوە بنووسێت تێزەکەی لەسەر ئەوە بنووسێت بەڵام ئێستا هەمووی پرش و بڵاوە مەسەڵەن من دەبێت لەسەر وای دابنێن لەسەر دانیێل قەساب کە مێژوویەکی هەیە لە شاری هەولێردا ئەمن بمێشتی لەسەر بنووسم دەبێت تاق بچم بۆ ئەم ماڵ و ئەو ماڵ و فلان و ئەمانەکە ئەوانش ئەوەندە چوون وەڕەز بوون شتەکە لە بەردەست نییە یعنی پێویستە کە ئێمە مۆزەیەکی بەردەوامی هونەریمان ببێت هەم بۆ چوارپارچەی کوردستان هونەرمەندانی زوو و هونەرمەندانی ئێستا و هەمیش چیە بەرهەمی و ئاساری هونەرمەندانی دەرەوەی وڵاتیش بینین بۆ ئێرە و لێرەشەوە بیگوازینەوە بۆ ئەوان کە بزانن ئێمە چۆن کار دەکەین ڕوانگەی ئێمە بۆ عالەم چییە بۆ جەهان چییە بۆ دەوروبەرمان چییە پێویستمان بەم گواستنەوە و بیر و ئایدیای هونەریە هەیە کە لە سەراسەری دنیادا کە ئێستا هەموو دەیکەن با ئێمەش بیکەین پێویستە و مەسەلەیەکی دیکە سوشیال میدیایە سوشیال میدیا بەتایبەت کە تیڤی دەتوانێت دەوری ئەوەی ببێن بەلەوانەیە هەموو کەسێ دەستی ڕانەگات بەوەی کە فەیسبووکی بێت ئینستاگرامی بێت تەلەگرامی بێت یا فلان و ئەمانە بەڵام لە گوندە چۆرە دوێیەکانیش چیە تیڤی هەر هەیە بەشێک لەوە دەکەوێتە ئەم ئەرکە دەکەوێتە سەر تیڤی کە لە ڕۆژانی تایبەتدا بێت مێژووی هونەر بۆ خەڵک بخێنێتەوە مێژووی عالەمی بخێنێتەوە مێژووی ناوچەی هونەر بخێنێتەوە ئەوە پێویستە کە منداڵێکی گوندیش ئاگاداری ئەوە بێت کە فەرزان بزانێ ئەوە هونەری چییە و ئەوە جیاوازەکەی هونەری ئەمپرسیۆنیسم لەگەڵ ڕێالیسم چییە و فلان چییە ئەوانە حەقی خۆیەتی مافی خۆیەتی دەبێت بزانێت لەبەرەوە ئەم ئەرکە دەکەوێتە سەر بێسلا ئەو مێدیایانە کە تیڤی دەتوانێت ئەو ئەرکە لەسەر ئەستۆی ئەو بێت ڕۆژانە ئێستا و کارێکە جەناب بدەکەی کارێکی گرینگە کارێکی مهمە لەبەرەوەی کە تۆ جەنابەت خەریکی ئێستا منێکی هونەرمەند بە بێسلا کەسانی دیکە دەناسێن لە ڕێگای چی لە ڕێگای ئەو سوشیال میدیایەوە دەی باشە ئەگەر بەرنامەیەکی سابتی ڕادیۆیی بەرنامەیەکی سابتی بەردەوامی تیڤی بە دەنگ و ڕەنگەوە پێشکەش بکرێت و بەردەوام بێت بۆ مەرجەی کە بەردەوام بێت و نەبڕێتەوە ئەمە دەتوانێت کاریگەری یەکجاری بێت بۆ ناساندنی هونەر بۆ تەواوی کەلێن و قوشبنەکانی وڵاتی خۆمان و ناساندنی هونەرمەندان دەرەوە بۆ دیوی ژوورێمە دەتوانانی هونەرمەند ئەمە لە تاران بوو لە موزەی کانتمپۆراری ئارت بووم لوسی سمیت هونەر ئەوە
مثلا مێژووی هونەری نووسیوە تاریخی هونەر دەنووسێ فەلسەفەی هونەرکاری کردووە من بۆ چۆ هەروەها و کەسانی داوەت دەکران بانگێژ دەکران بۆ کانتمپۆرەری تاران و هونەرمەندانیان داوەت دەکرد دادەنیشن سیمیناریان پێشکەش دەکرد لەبەرەوە هونەری ئێرانی دانە دەبڕات لە هونەری عالەمی و جەهانی ئێمەش پێویستمان بەوەیە کە کەسانی پسپۆر و شارەزا بانک بکەین سیمینار پێشکەش بکەین هونەرمەندانی ئەوان بێن بۆ لای ئێمە بچین بۆ دەرەوەی وڵات و ئیتر ئێمە ئاوا پەسیف نەبین بەداخیگرانەوە ئێستا هونەر ئێمە حاڵەتێکی ئەوەی کردووە بە بەشێکی زۆریش کۆمەلگا نەیتوانیوە یا ئێمە هونەرمەند نەمانتوانیوە بچینە ناو کۆمەلگا لەبەرەوە ئێستا لەو شوێنێک کە من تێدا دەژیم باشووری کوردستان بەداخی گرانەوە بە شێوەیەکی زۆر نامۆ سەیری هونەر و هونەرمەند دەکرێت کە پێویستە زیاتر خەڵک لەگەڵ هونەر ئاشنا بن لەگەڵ هونەرمەندانی خۆیان ئاشنا بن هیچ وڵاتێک هیچ شوێنێک ناتوانێت بە بێ هونەر یعنی پێناسە بکرێت پێناسەی ملەتێک کە تۆ دەکەی خۆ هەر جلوبەرێک نییە هەر فلان نییە پێویستە بەوەی کە تۆ بزانیت لەم وڵاتەدا بێسلا هونەرەکەی چییە جوانناسی ئەو ملەتە چییە کە تۆ باسی هونەری ئاخەمێنیەکان دەکەی باسی هونەری مەسەلەن گریکەکان دەکەی یۆنانیەکان دەکەی ئەو شتێک کە لەژێر عەرزدا دەیدۆزیەوە دەستکە خەنجەرێکە فلانێکە خۆ هەر مەسەلەی زێڕەکە نییە مەسەلەی ئەو جوانکاریەیە کە لەسەر دەستکە خەنجەرەکە کراوە یا ئەو شتێکە مەسەلەن 5,000 ساڵەوە پێش هونەری سومێریە لەسەر بەرد لەسەر قوڕ هەڕک لەسەر فلان لە هەر شتێک شادەکەی جوانی و ئستاتیکای سومێری تێدایە کە دوایی بڵاو بۆتەوە بۆ هونەری بابلی بۆ ئەکەدی بۆ ئاشووری بۆ هونەری یعنی مەبەستخوازە گۆ نەتەنێ ئەرکێ سازیە ئەرکێگەل ئەرکێ هونەرمەندایژی بە هەفدوورێ گۆکار بن ڕەنگێکی شێوازێکی چێ بکەن گۆ هونەر تێکە ناو گەلدێ ببێ وەک بەشێکیش پەروەردەیی یا جواتێ پەروەردەی یا خوێندنی زۆر ڕاستە بەڵێ دەبێت بخێندرێت دەبێت بناسێندرێت لەبەرەوە ئێستا ئێمە زۆری ئەو شتانەی کە مڵکی خۆمان بووە مڵکی کوردی بووە من هەر لە ئێستاوە لەو تریبۆنەی جەنابتەوە باسی ئەو شتە دەکەم کە زۆر شتی ئێمە لە حاڵی ئێستادا کە من یعنی دەمێ وەکو هۆشداریەک بدەم بە ملەتی خۆمان خەریکان لە ناو دەچێت یا گەلانی دیکەی دەوروبەر و ناوچە خەریکن دەیکەن بە مڵکی خۆیان من ئەوە هۆشداریەکە دەیدەم بە ملەتی خۆمان لەو تریبۆنی جەنابتەوە زۆر شتی کەلتوری ئێمەیە بە هەزار ساڵە ئێمە پاراستومانە بەڵام چۆن ئێمە خاوەنداریەتی ئەو هونەرەمان نەکردووە یەکیان لەوانە فەرش و مافوری کوردیە بەڕێی کوردیە ئەو مۆتیڤانەی کە لەسەر بەڕێی کوردی هەن ئەو نەخش و نگارانەی کە لەسەر بەڕە و ڕاخەری کوردی هەن خەریکن بێسلا دەیدزن مۆتیڤەکە خەریکن دەکەنە مڵکی خۆیان و ئێمە نەماتوانیوە خاوەنداریەتی ئەو شتە بکەین ڕەنگەکان گرێکان سوزانم تەواوی ئەو شتانە ئەوە خەریکن لە ئێمەی دادەماڵن دەکەنە مڵکی خۆیان هونەرمەندی شێوەکار نامۆ ڕۆستەم گەلێک سپاس بۆ بەشداری بووناتە بەرنامە هەفتەرەنگ سپاسان دەکەم